ئاچینە لای تەوەریشی ترمان تەوەرێکمانە کە باس لە پێشبڕکێی کە کات کە خوێندکارە کوردەکانمان توانیویانە لە وڵاتی بەریتانیا ئاستێکی باش بەدەستپێنن و ئەوەی کە گرنگێکی لەو خوێندکارانەی کە لای ئێمەیە کچێکی جوانی 10 ساڵانە ئەویش ئانوخانە کە توانیوێتی پلەی دووەم بەدەستبێنێت و بە شێوازی لە شێوازەکان چەند پرۆژەیەکیە بێ لە بواری ژینگەیە ئەم چێبڕچێ لە وڵاتی بەریتانیا کە بەڕێواچێ کاتوانین بڵێن پێشبڕچێکی نێودەوڵەتی ئایوێستە کە ئەم پێشبڕچیە ساڵانە بەڕێواچێت لە چەند بوارێکی جیاوازە ئەتوانێت ئەو کەسانی کە بارەیەکیانەیە توانایەکیانێ پێش ئەوە بەڕێگەی ئۆنلاین تێستێک دەکرێت دوای ئەوە هەڵسەنگاندنی بۆکری و دوجار لە وڵاتی بەریتانیا ئەتوانێت لە چێبڕچێکە بەشدار بێت و ئەو پرۆژەی هەیەی و ئاستی هەیەی پێشکەشی بکات لەم نێوەندەیە توانراوە کە لە نێو زانکۆی ئەمریکی لە سەردەستی کۆمەڵی مامۆستا و سەرپەرشتیاران و کۆمەڵە کەسی بەتوانایە ئەم خوێندکارانە پەروەردە بکرێن و بە شوازێکی باشی لەوەی زانست و زانێریان پێبەخشێ لە هەمان کاتیشا بتوانن ئەگەر توانایەکیان لە بوارێکە هەبوو با بتوانن توانەکانیان پێشکەش بکەن ئەمەش نەک لەسەر ئاستی هەرێمە و عێراق بەڵکو لەسەر ئاستی وڵاتانی تری جیهان کە یەکێ لە وڵاتانە وڵاتی بەریتانیا و کە ساڵانە هەوڵەیە ئاستە باشەکان بخاتە ڕوو بۆی کێمە گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە ئەم خوێندکارە کچە جوانە نازداری کە هاتۆتۆ خەڵاتی بۆ ئێمەهێنەوە لەگەڵەوەشا کۆمەڵێک مامۆستا و بەڕێوبەری پرۆژەکانمان لەگەڵایە من پێم خۆشە هەریەکان بناسێنم ئەوانیش زۆر بەڕێز خاتوو زیمیکیتە بەڕێوبەری پرۆگرامی ئەکادمی ئینگلیزی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و هەروەها خاتوو ئەوین عومەر مامۆستای تەکنەلۆژیا زانکۆی ئەمریکی زۆر باشە زۆر بەخێر بێ و هەروە خاتوو ئانوو ئاماج عومەر بەهرەمەند و خوێندکار زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان زۆر خۆشحاڵ بووین با سەرەتایەک دەستخۆشی لە ئانوو بکەین سپاس بۆ تۆ دەستت خۆش بێ ئێمە شانازیەکەین کە مناڵە کوردەکانمان بتوانن لە وڵاتانە خەڵاتێکی باشمان بۆ بێنەوە و پێش ئەوە پێمان بڵێ ئەم خەڵاتی تۆ یەکدانە بوو یان دوانە بۆ من لە جانتاکە دوانمان دەرکەوا بوو باشە ئەتوانی بۆمان باسکەی خەڵاتی یەکەمە چی و خەڵاتی دووەمە چیە؟ ئەمە خەڵاتی یەکەمە لەسەر ئاستی پرۆگرامەکەیە لەسەر ئاستی پرۆگرامە گشتیکەیە ئەوەش خەڵاتی دووەممە لەسەر ئاستی بواری بەهرەمەندەکانە کاتە ئانوو پێمان بڵێ ئەم پێشبڕکێیە کە تۆ بەشداری تیا کرد چی تۆ باس کرد کە ئەوە سەرنجی هەمووی ڕاکێشە ماشەڵڵا ئەم پلە بەرزەوە دەستهێنا پرۆژەکەم باسی ئەوەیە کە لە کوردستان کێشەیەکمان هەیە کە لە هەمان کاتە کێشەیەکە بۆ هەموو وڵاتەکە ئەم کێشەیە چییە؟ ئەم کێشەیە ئەوەی لەناو کوردستان ڕێژەی ئۆتۆمبیل زۆرە اینجا بە بۆنی ئەم ڕێژە زۆرە کاربۆن دایۆکساید ڕێژەکەی زیاد دەبێ ئێمە چۆن ئەتوانین ئەم ڕێژەیە کەم بکەینەوە بیرم لێ کردوێتەوە ئەتوانین بە شێوازی گواستنەوەی سەوز شێوازی گواستنەوەی سەوز بریتە لە بەکارهێنانی پاسی کاربایی پاسکیلی کاربایی ئۆتۆمبیلی کاربایی واتە وزەی نوێبوونەوە دوورکەینەوە لە سوتەمانی باشە ئەمما بەتان کە باس کرد چ شتێک سەرنجیوانی ڕاکێشە چ شتێک سەرنجیوانی ڕاکێشە تو چی جیاوازە باس کرد کە لەوێ سەرنجە مرە و پرۆژەکەی تۆ ڕاکێشە باشە با بە شێوازێکە پرسیارەکەی لێ بکەین کام شتانت باس کرد ئەوان چەند دڵیان خۆش بوو بەم پرۆژەی تۆ دڵخۆش بوون باشە اینجا یعنی هەر دڵخۆش بوون دەیەخوا هەر دڵخۆش بوون دەست خۆش بە دڵخۆشت کردن بەخێر بێ مامۆستاوین زۆر سپاس ئەم پرۆژەیە کە ئێوە یان ئەم پێشبڕکێیە بەڵاستیا بڵێن ئێوە بەشداریتان تیا کردو هەر ئانوگیان نییە چەند خوێندکارێکی تریش هەیە بە خۆشحاڵی و مەدالیایان بەدەستهێناوە دەستان خۆش بێت کە ئێوە هاوکارە بن ئەم لینکە دروست ئەەکەن ئەگەر هەر سەرەتا پێمان بڵێ ئەم پێشبڕکەی ئایوایزە چییە کە لە بریتانیا سازەکرێت بەڵێ سەرتا زۆر سپاس بۆ بەرەستان و بۆ کەناڵی کورسات پێشبڕکەی ئایوایز پێشبڕکەیەکی نێودەوڵەتیە کە خوێندکار لە سەرانسەری جیهانەوە دەتوان بەشدار بن ئێمە وەکو زانکۆی ئەمریکی گروپێک خوێندکارمان بەشداری کرد لەم پێشبڕکەیەدا 4 خوێندکار گروپەکە پێکات بوو بێجگە لە ئانوگیان ئانۆ ڕپرزەنتی
خوێندنگەکەی خۆی ئەکات لە زانکۆی ئەمریکی گروپی خوێندکارەکەمان 4 خوێندکار بوون کە بە 3 پرۆژەی جیاواز بەشداریان کرد لە پێشبڕکێکەدا دوانیان بە گروپ واتە پێکەوە پرۆژەیەکیان هەبوو و دوانەکەی تریشان هەرێک و سەربەخۆ پرۆژەی خۆیان ئامادە کرد باش ئەبێ لە چ بوارگەلێکا بێت ئەم پرۆژانە زیاتر پێشبڕکێکە سەرجەم بوارەکانە گرێتەوە بە نمونە خوێندکارەکانی ئێمە بە فۆتۆگرافی و بۆ بواری ڕۆبۆتیکس و هەروەها لە بوارێکی تریزانستیا بەشداریان کرد و بە 3 پرۆژەی جیاواز واتە هەر خوێندکارێکی بەهرەمەند کە توانای خۆی لە بوارێکا بدۆزێتەوە ئەتوانێت بەشداری پەر لەم پێشبڕکەیە و سەرەتا بە ئۆنلاین تێستێکیانەکەن دواتر کە بە فلتەری ئەم تێستەیە تێپەڕی پاشان دەچن بۆ پێشبڕکەی کۆتایی کە لە وڵاتی بەریتانیا ئەنجام ئەدرێت زۆر باشە زۆر بە خێربێ خاتزمی جارێکی تر من ئەگەر تو هاوکارمان بیت لە بەڕێمە بۆی بینەرەکانیشمان زیاتر لایەن ڕوون بێ خۆشحاڵین کە جارێکی تریش هاتیتەوە ناو پرۆگرامی ڕۆژێکی نو هاتیتەوە کورسات و کەسێکیشی لە ناو زانکۆی ئەمریکی وەکو بەڕێوبەری پرۆگرامەکەی لەوێ من پێم خۆشم پرسیارە لە تۆ بکەم کە تۆ لێرە بۆ نمونە وانە ئاڵێنەوە یاخود لە ناو زانکۆی ئەمریکی بۆ نمونە چەندین بابەتی زانستی پێشکەشەکرێ چەند گرنگە ئەم بابەتانە ئەگەر خوێندکاری بەهرەمەندی تیابوو بچنە ناو ئەو چێپڕچیانەوە بۆی کە بتوان ئاستی باشتر پێشکەشکەن یاخود لە چوارچەوەی هەرێمێک و چوارچەوەی عێراقانە مێنینەوە بەڵکو بتوانین ئێمە بەشداری ئەو چێپڕچێ گەورانە بکەین کە وەکو ئانوجان لەو تەمەنێکی 10 ساڵیە ئەو خەڵاتە باشی بۆ ئێمە هێناوەتەوە. Thank you. Since it's not your first time to this program, and they're asking about how important for the students, like for us as AYS, to help to Thank you so much for having me here. I'm really happy to meet you and to see you again on the program. The iWise program is such an amazing program to allow students to participate internationally with other students. Anu had a wonderful experience by seeing kids her age also participate. The same thing with our AUIS students. They got to see other students as well to share ideas of how to solve global problems. So our department, APP, definitely supports this type of program because it helps Iraqi students from Kurdistan, from the other parts of Iraq, to come out to share their ideas and experiences with other kids in the UK. So this time, all of the students, they all met up in the United Kingdom where they had the rounds to participate and to demonstrate their projects. Anu was amazing. She got obviously a silver medal for that. That means her idea is really good. She also got to interact with other kids from different countries as well. The same thing with our students. APP, we sent about 4 students with us, with Madam Aveen. They also got to present different categories within the iWise that looked at STEM, that looked at creative arts, which is very nice because all of our students are very diverse. And why is it important? Well, I believe it's important for our students, especially Iraqi students, to participate because I feel that Iraqi students have always been excluded and it's time to include them to see how the world works, to find their talent, to bring back that knowledge and to make the community better. Thank you so much. زۆر باشە بختێک لە قسەکانی خاتوزێم پرۆژەی iWise یاخود پێشبڕکەی iWise وەکو پێشبڕکێکی نێودەوڵەتی بەڕاستی گرنگە بۆ ئێرە و بە تایبەت بۆ خوێندکارانی کوردستان و عێراق ئەمانیش بکرێنەوە بەهرە و توانەکانی خۆیان دەربخەن بەشداری پێن لەم پێشبڕکە نێودەوڵەتیانیان بۆ دەرخستنی توانە و بەهری خۆیان خوێندکارێکی وەکو ئانوگیان کە لە تەمەنێکی کەمەوە لە 10 ساڵی و بەشداری کردووە لەم پێشبڕکە یاخود خوێندکارانی زانکۆی ئەمریکی کە ئێمە وەکو پێشتر ئاماژەم پێیا بە 4 خوێندکاربان لەم پێشبڕکەیە بەشداری کردووە و کاتی کە دەشنە ئەوێ تێکەڵ دەبن و نەتەوە و کللتور و زمانی جیاواز ئەبینن لەوێ و هەروەها کورد و خەڵکی کوردستان و عێراقیش کە ئێمە 2 خوێندکارمان عەرەب بوو 2 خوێندکاریشمان کورد بوو خەڵکی ئێرە بە دەروی کوردستان و عێراق ئەناسێنن باشە مامۆستا ئەڤین ئەم پێشبڕکێیە پێما بە تەمەنی دا بۆ 24 ساڵ وەرەگیرە پرۆژەکانی و یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە گەنجان و منداڵان و هەرزەکاران وا لێ بکات کار لەسەر پرۆژەی داهێنەرانە بکەن ئێوە وەکو خۆتان شوێنەکەتان کە لە ڕاستیە ئەرکی ئەوەی لە ئەستۆ گرتووە یارمەتی ئەو بەهرەمەندانە بن لەم پێشبڕکەیە بەشداریکەن چۆن وایان لێەکەن پرۆژەکان ئەوەنەی تر تایبەت و بێوێنە بێت
زۆر باشە طبعاان سەرەتا ئێمە کاتێک کە لە زانکۆ پرۆژەکەمان ڕاگەیان بە هاوکاری مزیم بۆ خوێندکارەمانمان ڕوون کردەوە کە ئێوە بیر لە توانەکانی خۆتان بکەنەوە ڕەنگە ئێستا هەرێکیان توانەیەکیان هەبێت و جگە لەم چوار خوێندکاری تریش کە بەشداریان کرد خوێندکاری تریشمانێک کە زۆر بەتوانان و ئەتوانن یەکێک لە بوارەکانە بەشداری بکەن بەڵام بۆ یەکەم جاری ئێمە کە بەشداریمان کرد بەم گروپە خوێندکارە بەشدارمان کرد سەرەتا پرۆژەکەمان ڕاگەیان و بۆمان ڕوون کردنەوە کە لە چەند بوارێکی جیاوازایە بۆ یەکاتێکی دیاریکراومان نانێک کە خۆیان ئامادە بکەن و ئەو بەهرانی کە هەیەە یاخود شتێک ئەتوانن بە چ پرۆژێک بەشداری بکەن لەم پێشبڕکێدا دواتر خۆمان ڕاهێنانمان پێکردن بۆ ماوەی هەفتەیەک زیاتر و 2 هەفتە بۆ ئەوەی کە چۆن خۆیان ئامادە بکەن سەرتا کەمە قەلەقا بن لەبەرەوەی کە یەکەم جاریانە تەمەنیان کەمترە لە پرۆژێکی وانێ و دەوڵەتیا پێشبڕکێکی وانێ و دەوڵەتیا بەشداریان نەکردووە بەڵام دواتر لە دوای ڕاهێنانەکان باشتر بوون و سەرەتا تێستێکی ئۆنلاینیان کرد و دواتریش سەفەریان کرد بۆ وڵاتی بەریتانیا و لەوێ کۆتا پێشبڕکێمان هەبوو باش ئانوو چێ هات لەگەڵت خێزانەکە و هەر خۆت ڕۆشتی هەموو خێزانەکەم هاو هەمووتان بەیەکۆ ڕۆشتن زۆر باشە خێزانەکە و تا باوکو دایکت چەند هاوکارتن بۆی کە تۆ لەم پرۆژانەیە بەشدار بیت هاوکاریان زۆر کردم یارمەتیانیان ئێمە زۆر سپاسیانەکەین لێرەوە لەگەڵ قوتابخانەکەشم باشە ئانوو پێمان بڵێ لەگەڵ ئەوەی کە تۆ وانەکانت جێبەجێەکەی ئەم پرۆژانەش هەیە تۆن کاتت بۆ داناوە وە چێژ لە مامۆساکانت یاخود چێ هاوکارتە بۆی کە بتوانێت لەم پرۆژەیە بە شوازێکی باشتر بۆ داڕێژێتەوە بۆی بتانی باشتری پێشکەشکەیت دایک و باوکم یارمەتی یاوم قوتابخانەکەشتم یارمەتی یاوم ئەوانە زۆر یارمەتیان یاوم دەستیان خۆش بێت جا تۆ لەوێ جلی کوردیشت لەبەر کردوایە مامۆستا زیمکێتا باسی کرد وتی لەوێ خەڵکە جیاوازەکان بەریەک ئەکەوەنی لە وڵاتە جیاوازەکان کاتی تویان بەم لە کوردیانەوە بینێ و ئاڵای کوردستان لەسەر شانت و ئاڵایەک لە ملتا وتیان چی بێت؟ ئێوەڵایی چیان پێنەوەتم وتیان جوانە جلەکانت؟ ئەمە بەشێک لە دیمەنەکان کە لەوێ وتیان چی پێت؟ وتیان جوانە جلەکانە؟ کتێبێکیش بەدەستەوە بوو ئەم کتێبە چی بوو؟ لە هەندێک لە فۆتۆکان ئەگەر هاوکاران یارمەتیمە ئەم کتێوە چی بوو؟ کتێبی بۆچی شەڕ بکەین لە کوردی لەگەڵ ڕەفیقەکەم لە کوردیەوە کردمان بە ئینگلیزی تۆ کردوتە لەگەڵ هاوڕێکت ناوی چی هاوڕێکت کە یاد نیان یاد باشە دەستی خۆش بێ ئەو کتێبە جیاواز بوو لە پرۆژە ژینگەی یەکەتان وایە ئەمە ئەم کتێبەیە کە باسمان کرد جیاواز بوو بەڵێ لەوایە باسی چیتان کردووە؟ دووسێ چیرۆک بوو بۆچی شەڕ بکەین دەبێ لەگە خەڵک دووسێ چیرۆکە بۆ نمونە وەکو هاوڕێ کۆمەڵی چیرۆکێکە فێرێکە دەبێت لەگە خەڵک هاوڕێبی شەڕ نەکەی ئاشتی خوای وەڵڵا بابەتەکەی جوانە بێکمان مامۆساویم حەزەکەم پرسیاری لە خاتون بکەین بزانین لەسەر ئەوەی کە لەگەڵ ئەوەی کە تۆ لە زانکۆیەکە زانست و زانیاری ئێبەخشتەوە تا چەند گرنگە ئەو بابەتانی پێوەستە بە ژیانی کۆمەلگاشەوە ئەمانش بکرێتە بوارێکی گرنگ بۆ فێربوونی خوێندکار. Question. One of the things that we always focus on with the students is to invite them to see what the world is about. That is important because they're not living by themselves here. So opportunities such as like the iWise program, but we also have debate and speaking competitions where students are given world problems, current world problems that they have to work in groups, talk and solve, and have to come on stage and talk about solutions regarding them. So our students are always invited to talk about what's going on in the world. I always say, do not wait. We say to them, do not wait for someone else to fix the problem. If you know the solution for it, you start fixing the problem. So it's little events like these, such as speaking competitions that we have, debate competitions. We are also trying to plan smaller speaking competitions for younger
children like Ms. Anu. Right now we have a speaking competitions for high school students that they come to our university every February, and we give them a topic, a global topic that's happening. They have to prepare with their teachers, and they come and they participate. Also during this competition, the students also get to meet students from other schools. So it's not just for private students, it's also for public students that are feeling confident to speak English, they don't mind, they come and they share their thoughts and wisdoms with us as well. so much. وەکو زانکۆی ئەمریکی هەروکو خات و زیم ئاماژەی پێەیە هەمیشە ئێمە هانی خوێندکارەکانین کە خۆیان بەشێک بن لە دۆزەرەوەی کێشەکانی کۆمەڵگا کە هەمانەوە هەروەها بیر بکەنەوە لە چارەسەرکردنی ئەم کێشانە لەگەڵیدا یعنی چاڕوانی کەسێکی تر نەکەن یاخود کەسانی تر نەکەن کە بە کێشەکان ئاشنایان بکەن و پاشان چارەسەریان بۆ بدۆزنەوە خۆیان بەشێک من لە کۆمەڵگا بۆ دۆزینەوەی کێشەکان ئاماژە پێکردنیان و هایلایتکردنیان و پاشان دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم کێشانە هەروکو زانکۆی ئەمریکی ئێمە ساڵانە پێشبڕکێیەکی گفتوگۆکردنمان هەیە پەبلیک سپیکینمان هەیە کە ئەوە 2 ساڵە بەڕێوە ئەچێت لە مانگی دوودا ئەم پێشبڕکەیە بۆ خوێندکارانی خوێندنگە ئەهلی و حکوومیەکانیشە کە تێیدا بەشدارە بن یان لەوێ پرۆژەکانی خۆیان نمایشەکەن و باز لە کێشەیەکی ناو کۆمەڵگاکەن و دواتە چارەسەری ئەم کێشەیە بۆ خوێندکارانی تر ئاماژە پێیان و ئەمەشکێکە لە ئەو پرۆژانی کە 2 ساڵە زانکۆی ئەمریکی هەڵەسەر بە جێبەجێکردنی لە پلانی شایە کە لەمە دووە بۆ خوێندکاری تەمەنی کەمتر خوێندکاری سەرەتایی ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت لە بەرەوەی کە 2 ساڵی پێشوو بۆ خوێندکاری ئامادەیی بوو ئامادەیە حکومی و ناحکومیەکانی کوردستان باشە مامۆستا زۆر کات ئەڵێن ئێمە کە ئەم منداڵانە کە لە تەمەنێکی منداڵیان ئەگەر لە ئێستۆ ئەوە تێکەڵی کەلتوریشی کەیان بکەیت لە ئێستۆ چاویان بکرێتەوە هەستەکەین بۆ قۆناغەکانی تر ئامادە باشی باشیان دەبێت ئێوە خۆتان لەگەڵ ئەوەی کە ئەم خوێندکارانە لە چەند بوارێکی جیازە بۆ نمونە ئەمیان لە بواری ژینگە ئانوجان بۆ نمونە خوێندکارێک لە بواری بیرکاریە خوێندکارێک لە بوارێکی ترە ئەمانە گرنگیان پێن کە لە کێپڕکیەکانی داهاتووترا بۆ قۆناغەکانی تر ئامادەیان بکەن و بتوانێت توانایەکی باشتری مناڵە کوردەکانمان بشان بەڵێ زۆر بەدڵنیایە ئەمە هاندانێکە بۆ ئەوان هەم لە تەمەنی کیوک و ئانوگیان لە ئەم تەمەنیانەوە هەم بۆ قۆناغەکانی تریش ئێستا ئێمە کە خوێندکارەکانی خۆشمانی کەم جاریان بوو لە پرۆژێکی وایە بەشدار بن پرۆگرامەکە بوو ماوەی 5 ڕۆژ بوو بە نمونەیەکێک لە ڕۆژەکانی پرۆگرامەکە کە بەرنامەیان دانابوو پێیان دەوت ئینتەرناشنال نایت واتە لەم ئێوارەیەدا ئیڤنتێکیان ئامادە کردبوو کە هەمومان باجلوبەرگی کللتوری و نەتەوەی خۆمانەوە بەشداریمانە کرد ئێمە بەجلوبەرگی کوردیەوە جلوبەرگی کوردیمان پۆشتی بوو ئانوگیان و خوێندکارەکانی ئێمەش و خەڵکانی وڵاتانی تری جلوبەرگ و کللتوری خۆیان لەبەرکرد بوو ئەم تێکەڵ بوونە ئەم با بڵین پەیوەندیە کە لەوێ دروست بوو قسەیان دەکرد پێکەوە ئاشنا ئەبوون بە زمانی جیاواز بە کللتوری جیاواز بە جلوبەرگی جیاواز ئەمە سەرەتایەکە هاندانێکە بۆیان بۆ ناساندنی هەم کورد و خەڵکی ئێمە بە وڵاتانی تر و هەم بینینی نەتەوەی جیاوازی تر لەلایەن ئەمانەوە و هەروەها ئاماژەمان بۆیە کە لە تەمەنێکی کەمەوە ئەمە هاندانێکە بۆ ئەوان بڵێ لە بەرەوەی کە سەرەتا بۆ ئەم پرۆژێ زۆرە لەم تەمەنەیە بەڕاستی کە توانوێتی بەشدار بێ ئەمە وای لێکە کەوردە و لەگەڵ گەورە بوونیابی لە پرۆژە و لە داهێنانی زیاتر بکاتەوە و تیا بەشدار بێ ئینشاڵڵا ساڵانی داهاتوو و هەروەها بۆ خوێندکارانی زانکۆ خوێندکارانی ئێمەش ئانو با پرسیارێک لە کۆتاییە ئەمە بێت بۆ تۆ لانێ ئێستا زۆرێک لە هاوتەمەنەکانی تۆ حەزکن لەم پێشبڕکەیە بەشداریکەن بەڵام نەزانە تۆوەکو خۆ چۆن ئەم پێشبڕکەیە ئەسڵەن زانیت بوونی هەیە چۆن پەیوەندیت بەمانەوە کرد ئەمە خۆیان تۆیان دۆزیە یان تۆ پەیوەندیت بوانەوە کرد مامۆستا ئەبین تۆ وڵام بەرەوە بەڵێ مەبەستیان ئەوەی کە چۆن سەرەتا لە تەمان یەک ڕوونکردنەوەی بچک بۆم ببورن ئێمە وەکو زانکۆی ئەمریکی بەشداریمان کردو ئانوگیان وەکو قوتابخانەکەی خۆی بەشداری کردووە بەڵام وەکو لینک دروستکردنەکە بەڵام هەمووان پێکەوە ڕۆشتین چکە وەکو کوردستان ئێمە پێکەوە بەشداریمان کردو مەبەستیانەوەی کە سەرتا تۆ چۆن لەم پێشبڕکەیە بەشداریت کرد تەمان لە ڕێگەی خوێندنگەکەتەوە کە سەرەتا
هەر خوێندنگەیەک یاخود هەر زانکۆی کە بێوێ لە کوردستان ئەتوانێت بەشداری بکات چکەمان پێشبڕکێکی تایبەت نییە بە زانکۆی ئێمەیان هەر زانکۆیەکی ئەبێ پێشوەختە بەڵام ناو تۆمارکەن بەڵێ هەروکو ئاماژەم پێی وبسایتیان هەیە داخلی هەر خوێندکارێکی تر بە داخلی وبسایتی خۆیانە بێ لەوێ ناوی خۆی تۆمارەکات بەروار و کات و شێوازی پێشبڕکێکی تایە نمونەی ساڵانی پێشووتری تیا کام پێشبڕکێ چۆن بەڕێوە چوە ئەو کاتە بە ئیممەیل هەموو زانیارەکانی بۆ دێتەوە ئەتوانێت بەشاریکە و ئانوگیانی شەر ئێمە شەر بۆ شێوازە بەشداری بواری هۆنەرە بواری زانستە ڕۆبۆتیکە فۆتۆگرافیا و بواری بیرکاریە سەرجەم بوارەکانی بە شازی گشتی تێدایە کاتە هەر خوێندکارێک لە تەمەنی 10 ساڵیەوە هەتاوەکو 24 ساڵ لەو بواری کە ئەتوانێت توانێت خۆی دۆزێتەوە ئەتوانێت پرۆژەکەی ئامادە بکات و ناوی خۆی تۆمار بکات و دواتر پەیوەندی پێ ئێمە شێواداری لە ساڵی ئایندە شاد چەندین خوێندکاری نمونەی وەکو ئانومان هەبێت ئێمە زۆر سپاسانەکەین سەرەتا من سپاسی تۆ کەمانوجان لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ خانەوادەکەت هێچکە خێزان هۆکارێکی زۆر باشن یاخود هاندەرێکی زۆر باشن بۆی کە ئێوە بەرەو پێشەوە بڕوان و دووبارە سپاس بۆەوە کە لێرە ئامادە بووی مامۆستاجان زۆر سپاس بۆ بەڕێستان ڕۆژی باشتر هیوادارین کە هەر چاوەڕێ بین کاری باشتر و باشترکەین سپاس بۆ خاتونیش چاوەڕێکی نێمە هەموو ساڵێک بیتەوە بۆێرە و بە پرۆژەی نوێەوە لەگەڵ ئێمە بیت سپاس بۆ ئامادەبوونتان زۆر خۆش سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس.